بەرامبەر بە توندوتیژی دژی ژنان کە ئەو خولە بەڕێوە دەچێت بۆ وەرگرتی زانیاری زیاتر لەسەر خولەکە پامنێرمان مەریوان حەسەن لە کەلار لەگەڵمانە. مەریوان ئەو خولەکە بەڕێوە دەچێت لە ئێستا لە کەلار ئەگەر زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بدەیت چۆنەتی بەڕێوە چوونی خولەکە و کێ بەشدارە تێیدا و ئامانج لەکردنەوەی خولەکە چییە؟ بەڵێ سپاس. ئەمە خولێکی ڕێکخراوی وادی ئەڵمانیە کە لەلایەن بۆ پیاوانی بەشی یاسایی و بۆ ژمارەیەک پیاوان لە سنوورەکە کراوەتەوە سەبارەت بە ئاشنابوونیان و مامەڵەکردنیان لە داهاتوودا لەگەڵ یاسای ژمارە 8 2011 حکوومەتی هەرێمی کوردستان کە تایبەتە بە توندوتێژی خێزانی و لە خولەکەدا ئەم ڕێکخراوە کە لە ماوەی ڕابردوودا لەم ناوچەیە چالاکیان هەبووە و ئەمەش بەشێکە یەکێکە لە چالاکیەکانی ئەو ڕێکخراوە کە لە بواری توندوتێژی خێزانی و لە بواری وشیارکردنەوەی کۆمەلگا بە بنەما سەرکیەکانی توندوتێژی کاریان کردووە و لە ئێستەشدا لە نێو کتێبخانەی گشتی کەلار خولێکیان کردوێتەوە بۆ زانیاری لەسەر تایبەت خولەکە ئەندامێکی سەرکی ڕێکخراوی وادی ئەڵمانیمان لەگەڵەکە لە ناوچەی گەرمیانە وش گوڵبا حەسەن سەبارەت بە خولەکە هەندێک زانیاریمان پێدا ئەگەر گوڵبا خان ئێوە خولێکتان کردوێتەوە تایبەت بە وشیاری بۆ پیاوانی سنوورەکە ئەگەر باسێکی و خولەمان بوو. بەڵێ خولنی عفو سمینارەکەی ئەمڕۆمان سمینارێکی تایبەتی یاساییە بە پیاوان لەسەر یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە بەشداربووەکان لە سەر جەمدام و دەستگاکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە یاساکەەوە وەکو مەحکەمە و وەکو توندوتیژی و وەکو مافی مرۆڤ لێرە ئامادەن. ئەو پارێزەرێکمان پارێزەر شۆخانخان باسی سمینارەکە کات و یاساکەیان بۆ ژیە کاتەوە. لە سمینارەکەدا عفو باسیەوە کرا کە چەند گوندێک لە سنووری گەرمیاندا خاڵیە لە توندوتێژی چ بنەمایەک دیاری کراوە بۆی ئەم گوندانە خاڵین لە توندوتێژی خێزانی لەو گوندانیانی چ میکانیزمێکتان بەکارهێناوە بۆی کە زانی وتانە ئەم شتانە هەیە؟ بەڵێ ئێمە تیمەکەمان ڕۆژانە سەردانی گوندەکانەکە سەردانی ناحیەکانەکە سەردانی گەڕەکەکانەکە دیارە ئێمە بۆ خۆمان فۆرمی ڕاپرسیمانێ فۆرمی هەڵسەنگاندنمان هەیە بۆ گوندەکان چەند جارێک ئێمە لەگەڵ ئەو گوندانە دانیشین بۆی بزانین تا چەند توندوتیژی هەیە نییە دوای ئەوەی کە زانیمان توندوتیژی نییە بەڵێ نامەیەکیان بۆ پڕەکەینەوە بۆ ئەوەی بەڵێن بدەن کە جارێکی تر توندوتیژی ناکەن یا خۆت پەنا بۆ خەتەنەکردنی مێینە نابن. ئەو بەڵێن نامەش دیارە لە بینی تاک بە تاکی گوندەکە و لەگەڵ ئەنجومەن ینی ئەو گوندانە خاڵی بووەتەوە یان خاڵیە؟ بەڵێ ئەو گوندانە خاڵی بووەتەوە و دیارە لە ئەنجامی هوشیاری ڕێکخراوی وادی بووە دواتر کە خاڵی بووەتەوە ئێمە لە بەرامبەرە پرۆژەیان بۆکەین. دەستەکان خۆش زۆر سپاس. بەڵێ سپاس. حەسەن پامنێرمان لە کەلار لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە.